بەپێی پرۆژە چاکسازیەکەی حکوومەتی هەرێم و لا چوارچێوەی بڕیاری بڕینی دوو موچەدا پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بڕینی موچەی ئەو کەمەندامانەدا کە فەرمانبەری حکوومەتن و موچەی کەمەندامیش وەردەگرن. ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستانیش کاردانەوەی توندی بەرامبەر بڕیارەکەی حکوومەت و پەرلەمان نیشاندا و سکرتێری کۆمەڵەکەش دەڵێت جێی شەرمە ئەندامی پەرلەمان بۆ بڕینی 90 بۆ 6,000 دیناری کەمەندامان دەست بەرز بکاتەوە. تکایە باز لە بڕین مەکەن، بەڵام من ڕازیم ئەگەر کەمەندامێک موچەکەی لە 500,000 زیاتر بوو ئاساییە تۆ بێ 6,000 نێیتێ، بەڵام معخول نییە تۆ بێ هەموو کەمەندامان بە یەک چاوسێرکەیت. لە یاسای کەمەندامانە هاتووە لە 105 کەمەندامان ئەبێ فەرمانبەر بێ. ئەم لە 105 مناڵی شە لە دەماغ ناگرێتەوە، من گۆل ناگرێتەوە، تەخەلوف عەقلی ناگرێتەوە، شە لە دەماغەکان ناگرێتەوە. یعنی ڕێژەیەکی ئێجگار زۆرمان هەیە کە فەرمانبەرە، هەمووی ناگاتە چەند هەزار کەسێک. من پێتان ئەڵێم لە کوێی ئەو هەموو ملیارد دۆلارە ئەبێ 1000 کەس 2000 3000 6000 چی لەسەر بودجەی حکوومەتی هەرێم زیابکەوە وا بە زۆرینەی دەنگ تێپەڕێن موچەی کەمەندامان ببڕێ. چۆن ڕوتان هاو دەست بەرزکەنەوە بۆ بڕینی موچەی کەمەندامان؟ شەرم نەیگرتن دواتر چۆن ڕوتانێ سەیری کەمەندام بکەن؟ چی پێ ئەڵێن؟ چۆن باسی چاکسازی کەمەندامانەکەن؟ ئەمە بوو خزمەتەکانتان؟ ئەمە بوو پەرلەمانتان ژیانەوە بۆی ئەمەی پێدەربکەن؟ بەپی زانیاریەکان لە هەرێمی کوردستاندا نزیکەی 10,000 کەمەندام بوونیان هەیە. بەپێی بڕیاری حکوومەتیش لە ئێستادا دەبێت کەمەندامان تەنها یەک موچە وەربگرن، ئەگەرچی لە ئێستادا کەمەندامان بە 4 مانگ جارێک چارەکە موچە وەردەگرن. لە ماوەی ڕابردووشدا لیژنەی پێداچوونەوە بە ڕێژەی کەمەندامی کە مەبەستی چاکسازی بوو لە تۆماری موچەی کەمەنداماندا هیچ ئەنجامێکی نەبووە. ئەوەش وای کردووە کە کەمەندامان زیاتر لە حکوومەت بێهیوا بن. کەم ئەندامێک تۆ 6,000 لە کەمەندامی ببڕی یا نەبڕی، ئایا ئەمە هیچ لە بورجەی حکوومەتی هەرێمی کوردستان کەمەکرێتەوانێ؟ ئایا هیچ گۆڕانکاریە لە حکوومەتە ئاکات؟ ئایا پاشەکەوتنی ئەم 6,000 کە ڕۆژی 2000 دینارێکە بۆ کەمەندامێ کە کەمەندامان هەیە ڕۆژانە لانەی پێویستی بە عیلاج بە عیلاجەکە لە 12,000 کەمتر نەبێ؟ چونکە ئێمە وەکو ئینسانیت چەند ساڵ هاوارەکەین، کوا مافی ئینسانات، کوا مافی ئادەمیزات، تا ئێستا لە کوێ بوون؟ تا ئێستا چیتان کردو؟ ئای حکوومەتی هەرێمی کوردستان، ئای حکوومەتی پاشەکەوت ئێوە لە کوێ بوون؟ کەمەندامان لە ئێستادا بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان ڕووی دەمیان دەکەن ئەندامانی پەرلەمان و حکوومەت و دەڵێن هەر بڕین و چاکسازیەک لە موچەی کەمەنداماندا بکرێت، هیچ گۆڕانکاریەکی تۆ بەسەر بودجەی هەرێمدا نایەت، بەڵکو پێویستە موچەی پلە تایبەت و بندیوار و دوو موچەی بەرپرسان و نەسریە و پاسەوانی تایبەت ببڕدرێت. هەروەها هۆشیاری دەدەنە حکوومەت و پەرلەمان ئەگەر گۆڕانکاری لە بڕیارەکەدا نەکرێت، کاردانەوەی تند و خۆپشاندان و مانگرتن لە بەردەمبینای پەرلەماندا ئەنجام دەدەن. ئیحسان ساویر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.